بینەرانی ئازیز و خۆشەویستیەمان لە هەرکویەکن بینەری پرۆگرامی ئەمڕۆ و شاشە ڕەنگینەکەی گەلی کوردستانن جوانترین سڵاتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین و دووربن لە هەموو نەخۆشیەک. ئازیزانم بە یارمەتی هاوکارانم ئەم ئێوارەش پرۆگرامێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە گەنجێک لە لای ئێمەم ئێوارە ئەو بەڕێبەری گروپی هونەری کوردستانە بەتوان کام گروپا ماوەیەکە دامەزراون و کۆمەڵێک چالاکی و جۆراوجۆریان کردو کە لە تازەترین نیشاندا چالاکیەکدا و پێشانگایەکیان کردوەوە. ئێمە باز لە پێشانگاکە و وردەکاری پێشانگاکە دەکەین. کاک دانا زۆر بەخێر بێت. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. سەلامەت سپاس. گروپی هونەری ئەگەر ئێمە باسی گروپی هونەری کوردستان بکەین ئەم گروپە هەر لە سەرەتای دامەزرانی و دەستی کردو بە کارەکانی خۆی لە بەشی شێوەکاری و خۆشنووسی خۆی بینێتەوە. گروپی هونەری کوردستان لە نۆی 2019 دامەزراوە. سەرەتای دامەزرانی بەکردنەوەی پێشەنگایەک دەستی پێ کردووە تا بۆ ئەوی بتوانێت بزانێت کە چۆنەڵی ئەم شێوەکارانەی کە لەگەڵیان ئەندامن ژمارەی ئەندامان ئەو کاتە 25 بوو ئێستا نزیکەی 40 ئەندامین. ئەو کاتە با بڵێن بەوە تاقیمانکردنەوە ئەندامەکان کە بزانین ئاستی هونەریان لە چه ئاستێکایە. زۆر باشە. ژمارەی ئەندامەکانتان ژمارەی ئەندامەکانمان لە ئێستا 38 ئەندامین. کار و چارەکیەکانی ناو گروپەکەتان چییە؟ چی لە خۆ گرتبوو لە ماوەی دەست بەکاربوونتان هەتاکو ئێستا؟ ڕاستێکی ئێمە چۆنەڵی ینی وەکو هونەرمەندی شێوەکار هەستمان بە بەرپرسیارەتی کردووە چکە ناکرێت کەسێک شێوەکار بێت هەر لە ماڵەوە دانی شێوێنە بکێشێ و وێنەکانی لا درێتە لاوە. ئێمە وەکو گروپێک هەستین بە کۆکەرەوەی هەموو ئەو کەسانەی کە چۆنەڵی شێوەکارن خۆشنووسن بووین بە سەکۆیەک بۆ هەموو ئەو هونەرمەندانەی کە شێوەکارن تا بتوانین ئاستەکانیان و ئەوانەی ئەو دەست ڕەنگینانەی کە چۆنەڵی لە ماڵەوە خەریکن لە ناو گروپا کارکردن بە گروپ بەڕاستی نەتیجەیە بێ و ئەنجامێ بێت. هیواخوازی ئێمە دەستخۆشیتان لەکەین وڵە تازەترین کاریشتاندا پێشانگایەکی هاوبەشی شێوەکاری و خۆشنووسیە بۆ بەنای پێشمەرگە کردوتانەتەوە. بەڵام بەر لەوەی باس لە وردەکاریەکانی ناو پێشانگاکە بکەین هاوکارانمان راپۆرتێکیان لەسەر پێشانگاکە بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری ئەو راپۆرتا بینەوە و بەردەوام بین لەگەڵتانە. گەلەری ئەم نەسوورەکەی شاری سلێمانی پێشنگایەکی شێوەکاری و خۆشنووسی کرایەوە. پێشنگاکە لە ژێر ناونیشانی پێشمەرگەیە و گروپی هونەری کوردستان کردویانەتەوە. ساڵانێکی زۆرە هونەرمەند و شێوەکارانی کورد ئەیانەوێ ئازار و نەهامەتی و سەرکەوتنی میلەتێک لە ڕێگەی تابلۆکانیانەوە پیشان بدەن و ئەم پێشنگایش تایبەتە بە تابلۆی پێشمەرگە و بەرگریکردنیان لە خاک و نیشتیمان. پەیمانگە جوانەکانم تەواو کردووە و شان بەشانی برا پێشمەرگەکانیش لە کاتی سەرەتای شەڕی داعشە وەکو خۆبەخشی کردووە دیفاعن لە خاک و نیشتیمانی خۆم کردو خۆم بە پێشمەرگەیەک حساب کردووە. جا بە فکرەی کاکدانە بەڕێوبەری گروپەکە هەستا بەکردنەوەی ئەم پێشانگای وتی تایبەت لەسەر پێشمەرگە دروستیەکەین. منیش پێم خۆش بوو ئەمە وەکو وتم دەرەفەتێکە بۆ ئێمە بە خزمەتێک بە پێشمەرگە بکەین لەم پێشانگایە بە هەستێکی خۆشەوە. یعنی هەستین بە دروستکردنی تابلۆی پێشمەرگە شەهید کەسە ناودارەکان ئەوانەی لە پێناوی خاک و نیشتیمانە ئەزێتیان کێشاوە خوێنیان ڕشتووە بە خۆشحاڵیەوە هەستین بە بکردنەوەی ئەم پێشانگایە. باسا گروپی هونەری کوردستان لە ساڵی 2019 دامەزراوە و دەستی کردووە بە کارەکانی لە بەشی شێوەکاری و خۆشنووسی و کردنەوەی پێشەنگا و خولوسی مینار. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی.
لە بەرزایەکانی سلێمانی. بەرزایەکانی سلێمانی، هێمای شارستانی و ژیان. سپاس بۆ هاوکارمان ژین عەبدوڕەحمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. بەڵە خۆشەویستانەوەی کە بینیتان راپۆرتێ بوو لەسەر پێشانگای پێشمەرگە کە لە 20 و 21 و 22 ئەم مانگەدا نمایش کرا و لەگەڵ ئەوەشدا لەسەر داوای زۆری بینەرانی خۆی یاخۆدە و کەسانی میوانەکان کە سەردانی پێشانگاکەیان کردبوو ڕۆژێکی دیکەشیان بۆ زیاد کردو کە 23 ئەو مانگە بوو. ئێستاش ئێمە باز لە وردەکاری نێو پێشانگاکەکەین لەگەڵ میوانەکەمان کە کاکدانایە. کاکدانە باسێکی گرنگی ئەم پێشانگامان بۆ کە چۆن بوو کە بیرتان لە کردنەوەی پێشانگایەکی بەم شێوازە کردەوە؟ بەڵێ بیرۆکەکەی خۆم بوو چۆنەڵی لە ماوەی ڕابردوودا لە شەڕی داعش قوربانیەکی زۆر درابوو و ئەو کەسانەی کە خوێنی خۆیان ڕژ لە پێناو پاراستنی خاکەکەی و خەڵکەکەی مانەوەی چۆنەڵی کوردستان شوێنێکی حساس و گرینگە بەلای هەموو وڵاتەکانەوە، ینی شێوەکاری زۆر دەزڕنگینی تایە، کەسی تایە زۆر شارەزایە. ئێمە کەسمان هەیە با بڵین هونەرمەندمان هەیە لە کوردستان دانیشی یەکەمی هەموو عالەمی هێناوە لەسەر ئاستی خۆشنووسی. لەبەرەوە ئێمە کەسی زۆر زۆر لێهاتوومان هەیە. چۆنەڵی ئێمە ئەمانەیە نیشانی دێن کارەکانمان بەرینە دەرەوەی کوردستانیش تا خەڵک بزانێت کە کورد چەنێ ڕۆڵ و گرنگی هەیە لە هەموو سەرجەم بوارەکانی ئەوەی کە با بڵێن لە ژیان پێویستە. ئاستی پێشانگاکە چۆن بوو لە چاستێکا بوو؟ ڕاستێکی ئێمە بیرۆکەی پێشنگاکە لەوە هات کە لە ماوەی ڕابردووە ئێمە ینی چۆنەڵی قوربانی زۆر دراوە پێشمەرگە ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەبوو لە سەنگەرەکانە. ئێمە وەکو هونەرمەند لە شارەکان هەستمان بە بەرپرسیارەتی کردووە. ئەگەر بە قەڵەمەکانمان بێ، ئەگەر بە شەعر بێ، بە هەر شتێک ئێمە بتوانین لە خزمەتی پێشمەرگایە بین و لە خزمەتی خەڵکی خۆمان نابین. بەڕاستی ئەم کردنەوەی ئەم پێشنگایە زۆر زۆر گرنگ و حساس بوو لە ئێستاە بۆ لەبەرەوەی چۆنەڵی کەسێک بۆ نمونە پێشمەرگایەتی کرد و ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر لە کۆن بێت لە ئێستا بێت لە هەر کاتێکا بێ پێشمەرگایەتی چەکی کرد بێتە سەرشان چەکی شەرەف. لەبەرەوە ئێمە چۆنەڵی کە هاتوو بۆ پێشنگاکە سەیری کردو وێنەی خۆی هەڵواسراوە بەلایەوە زۆر گرنگ و مهم بووە کە هەستی بۆ کردووە کەسێک گرنگی بە هەست بۆ خزمەتەیەکەی. بەڵێ هەست بەوا کات ینی زۆر جار ینی ئێمە جۆمان لێبوو لە پێشنگاکەیانەوت ئێمە ئەمە بەقەت معاشی ساڵێک ئەمەنە گرنگ و کاریگەری هەیە، ئەنێوەنە دڵخۆشی کردوین کە وێنەی ئەو کەسانە لەوێ هەڵواسراوە هەر لەسەر با بڵێن لە پێشمەرگەوە تایەتی هەتا سەرەوە با بڵێن هەتا جەنابی وەزیریش ڕوێنەی ئەویشی تیا بوو لەبەرەوەی لە پێشمەرگایەتی کردووە. پێمان خۆش و بەڕاستێکی ئێمە هەستین بەم کارە و لەسەر داوای خەڵکیش بوو، خەڵکێکی زۆریش داوای لێ کردبووین کە ئێمە ئەو پێشنگای لە ئێستاە گرینگە. بڵێ زۆر باشە. کارەکانتان کاری پێشمەرگە بوون یاخود پێشمەرگە خۆیان کارەکانیان کردبوو یاخود هونەرمەندان بوون؟ بڵێ ڕاستێکی چۆنەڵی ینی ئێمە کارمان لەسەر بە تایبەت ئەم پێشنگای لەسەر پێشمەرگە بوو و چۆنەڵی ڕۆڵ و گرنگی خۆی هەبووە، تایبەتمەندی خۆی هەبووە. ئێمە لەسەر ئاستی کوردستانە پێشنگایەمان کردەوە، ژمارەی تابلۆکانمان 178 تابلۆ گەیشتۆ بەدەستمان لە گروپی هونەری کوردستان. بەڵام ئێمە لیژنەی هەڵسەنگاندنماندا نبوو، لیژنەی هەڵسەنگاندن هەستاون بە کارەکانی خۆیان 150 تابلۆیان جیا کردەوە ئەوانەی کە بە کەڵکی ئەمە گرینگە. بەڕای من هەموو پێشنگایەک لیژنەی هەڵسەنگاندنی هەبێ بۆ لەبەرەوەی ناکرێت بۆ نمونە هەنێ تابلۆ هەیە بچێتە ئاستی تابلۆکانی ترەوە. ڕاستە ئێمە لەسەر ئاستی هەرسێ با بڵێن ئاستەکە ئێمە ئاستی سەرەتایی ئاستی مامناوەند ئاستی بەرز ئێمە نمایشمان کردبوو. بەڵام چۆنەڵێ هەنێک کار هەیە دەرچبوو لێ چۆنەڵی مۆرکی پێشمەرگە ئێمە حەزمان نەکردو کارانە نمایش. ئەم 150 تابلۆیە هی هەموو ئەو شێوەکارانی کە بەشداریان کردووە ئەیان توانی ئازاد بوون لە بەشداریکردن یاخود خۆتان کۆمەڵەکان دیاری کرده بوو کە پێویستە کارەکانیان نمایش بکرێت؟ ڕاستێکی ئێمە پێیج و گروپی خۆمان چۆنەڵی پێیجی گروپەکە پەیجی خۆی هەیە دامان بەزان بوو خەڵکمان ئاگادار کردووە هەر کەسێک شێوەکارێک بۆی هەیە ئەتوانێ ئەوەی ئیناسین و نایناسین ئەوەی لەو سەری کوردستان لەم سەری کوردستان لە هەرکوێ بەس شێوەکار بێ و خۆشنووس بێ ئەتوانێ بەشدار بێ. ئێمە تایبەتمان نەکردو بگرە چۆنەڵی تابلۆکانیش
هەتا قیاساتیشمان دیاری نەکردبوو جگە لەوە نەبێت کەوتوبمان لە 50 سانتیم کەمتر نەبێت بۆ چکە تابلۆی بچووک بینەری کەمترە ینی ئازاد لە دیاریکردنی بەڵێ بەڵێ هونەرمەند ئازاد بووە لە ڕنگ و شێوازی بەکارهێنانی ئەو زۆرانەی کە لە شێوەکاریە بەکاردێت. باشە تابلۆکانتان لەسەر پێشمەرگە بوون ئەوە ڕوونە ئەی باسی ئەوشت کرد کە نووسین و خۆشنووسیتیا بوو ئەی نووسینەکان لە هیکێ بوون لەسەر چی بوون؟ بەڵێ ڕاستێکی چۆنەڵێ پێشمەرگە هەم بە ڕسمی ئەو پێشمەرگانەمان دروست کردووە شەید و واتە شەید و زیندوی تیا بووە ئێمە ویستمانە ئیش لەسەر هەر مردوو نەکەین ئیش لەسەر زیندوش بکەین تێکەڵکێشیەکمان دروست کردبوو لەسەر هەر چوار پارچەکەی کوردستان واتە بەبێ جیاوازی دەنگ و ڕنگ ئێمە تێکەڵکێشیەکمان دروست کردبوو خۆی ئەگەر بینەر کەمێ سەرنجی بدایە هەستی بۆ ئەکرد کە پێشمەرگە لەو هۆڵەیەکی گرتوتەوە چۆنەڵێ ینی تێکەڵکێشیەکمان دروست کردبوو بەستە چێر لە یەکگرتنەوەی پێشمەرگە واتە چۆنەڵێ پێشمەرگە با بڵێن هی کەس و لایەن و ئەوە واتە پێشمەرگەی کوردستانە بەڵێ ئێمە پێشمەرگە واتە پێشمەرگەیەک لەم سەر کوردستان لەو سەر کوردستان خاکی کوردستانە پارێزێت ئیتر ئێمە وەکو هونەرمەند بەڕاستێکی ئێمە حەز بە بەرپرسیارەتی ئەەکەین و ئێمە لەسەر ئاستی کوردستان ئیشەکەین بەبێ جیاوازی. ماوەی چەندێکتان پێویست پێش و تاکو ماوەی ئامادەکاریەکانی ئەم تەواو بێت بۆ پێشانگاکە؟ بەڵێ ڕاستیەکەی شێوەکار پێویستی بکاتە چۆنەڵێ بۆ ئەوی ئیشێکی جوان پێشکەش بکات بۆ ماوەی سێ مانگ بۆ ماوەی 4 مانگ نزیکی 4 مانگی پێچ و تاویشانەمان ئامادە کرد بەڕاستیەکەی بۆ مەسلەی بەروارەکەش 22/2020 ینی ئەو بە ڕێزانی کە لەگەڵمانان وتیان با بەروارێکی جوان بێوتمان باشمان زۆر باشە کاتە ئێوە ئەم هەموو ماندووبوونەتان پێوە بینیەوە بە پێشانگاکە و ماوەیەکی زۆر بکو باسێکی چەند مامێک پێوەی سەرقاڵبوون ئەبێت هەڵسەنگاندنێکان بۆ ئاستی پێشانگاکە کردی بێت پێشانگاکە لە چی ئاستێکا بوو؟ بڵێ ڕاستیەکەی چۆنەڵێ ئێمە ساڵانێکی زۆرە شێوەکار لە کوردستان کارەکات یعنی شێوەکار پێویستە بە تایبەتی گروپ ئەو کەسی کە شێوەکاران کۆ ئەکاتەوە یعنی پێویستە زەرورە بزانێت چۆن ئیش ئەکات ئەنجامی هەبێت بەڕاستی دەبێ ئەنجامی هەبێت چکە شێوەکار هەر کەسێک شێوەکار بێ لای خۆیتوانی پێشەنگا بۆ خۆی بکاتەوە بەڵام ئەمە گرینگە ئامانجی هەبێت چۆنەڵەیش لەسەر چ ئاستێک چ کەسێک چ کەسایەتێک ئەو معرەزە ئەکاتەوە پێشەنگایە ئەکاتەوە چکە ئەمهێتی زیاترە بێت ڕاستی چۆنڵی ئێمە یەک هەفتە خەریک لە هەولێر ئێمە خەریکی ئەو کنسۆڵانە بووین لەگەڵیانە دانیشتن قسەمان کردووە بۆ ئەوەی بتوانن چۆنەڵی ڕۆڵی هونەرمەند لە نزیکەوە بزانن کە چۆنەوە پێشمەرگە چۆن کاریگەری هەبوو لە سەنگەرەکان هونەرمەندیش لە ناو شارەکان ئەوها کاریگەریان بەسەر خەڵک و خاکەکەی خۆیەوە هەبووە بەردەوام هونەرمەند لە سەنگەرا بووە بۆ پاراستنی خەڵکەکەی. لە لایەکی تریشەوە پێشوازی میوانەکان یاخود هونەردۆستان لە پێشانگاکە ڕەنگە ئاستی پێشانگاکەمان بۆ دەربخات پێشوازی هونەرمەندان و میوانان چۆن بوو لە پێشانگاکە؟ بەڵێ ئێمە زۆر سپاسی وەزارەتی ڕۆشنبیری ئەەکەین چکە لە نزیکەوە چۆنەڵی ئاگامان لە کارەکانی یەکتری هەیە و بەڕاستی هاوکارمانن هەمیشە چۆنەڵی ئەو پێشنگایش ئەو ڕۆژە لەسەر ئاستی کوردستان کە کردمانەوە ئێمە جەنابی وەزیر خۆی وجودی هەبووە لەوێ فەرماندەیەکانی هێزەکانی هەفتاوە بگرە هەموو ئەو کەسانی کە بانگێژنامەمان بۆ ناردون ئەوانەی نەمان ناردون ئازاد بوونە هاتوون نەهاتوون ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵ ئەزانین کە ئێمە ئیشمان لەسەر پێشمەرگە کردووە چکە چینێکی گرنگی کۆمەڵگایە چکاگەر پێشمەرگە نەبێت لە سەنگەرەکان بۆ پاراستنی خەڵکەکەی خۆی و خاکەکەی خۆی دەبێت تاک بە تاکی ئەم هەرێمی کوردستانە بزێ سەنگەر بگرێ و بۆ پاراستنی خاکەکەی ڕاستە دەستخۆشیان لێکەین و هیوەخوازین هەمیشە ساغ و سەلامەت و پارێزراو بن بێگومان لە کوی ئەو تابلۆیانە تابلۆی زۆر سەرنجڕاکێشی تیا بوو لەگەڵەوەشدا کە میوانێکی زۆر لە ناو پێشانگاکە بوون دڵنیام لەوەی کە خواستی لەسەر بۆ تابلۆکان تابلۆ هەبوو لەو کاتەیەک سەر میوانێک یاخود هونەرمەندێک حەز بکات بیەوێت و داوات بکە و پێی بفرۆشن؟ بەڵێ ئێمە نزیکەی سێ تابلۆمان فرۆشرا ڕاستێکی مای خۆشحاڵیە کە لە پێشەنگایە تابلۆ بفرۆشرێ خۆگەر نەش فرۆشرێت تەبیعیە لەبەرەوەی بارودۆخی کوردستان لە بارودۆخێکە چۆنڵی نەئاساییە خەڵکەکەی چۆنڵی ینی تابلۆ زۆر جار گرانە نرخەکەی ئێمە باشە ئێوە نرخەکەتان چۆندانابوو لەسەر تابلۆکان وا بوو کە خەڵک بتوانێت بیکڕێت؟ بەڵێ ئێمە وەکو گروپی هونەری کوردستان بە زەرورمانزانی کە نرخێکدا بنرێت
چۆنڵی بایمانوبوونی شێوەکارەکەی تیا بێ و چۆنڵی زۆریش نەبێت کە لە ئاستێکا دانرێت خەڵک توانای ئەوەی نەبێت کە بیکڕێت. ڕاستەکەی چووکە بە حکمیەوەی ئی پێشمەرگەش بوو ئێمە داوامان لە هەموو شێوەکاران کرد کە نرخێک دانێن زۆر نەبێ و ینی چۆنڵی نرخێک بێ کە بفرۆشرێ. مای خۆشحاڵی بوو کە سێ تابلۆ فرۆشرات گروپی هونەری کوردستان توانیتی لەو پێشەنگای سێ تابلۆی بفرۆشرێت. زۆر باشە ڕێژێکی باشە بێ بۆ کوێوانەی باست کرد لەم کاتێ ئاستیدارێ بە بۆنەی بە حکمی بارودۆخی چکە خۆتان نزان معلومی جەنابتانە لەو وڵاتانە ڕوویتە هەر وڵاتێک گەلەری تایبەت بە خۆیان هەیە کاتێک کە داخل هەر شارێکە بیت واتە قەدعەکان دێتە بەرچاو نووسینی ئەو شارە ڕسمی ئەو شارە چۆنەڵی ینی ڕسم کاریگەری هەیە لە سەرجەم وڵاتان ینی وێنەکێش زۆر گرینگە بڕۆ ئێستا بۆ نمونە ئەچیتە هەر وڵاتێک گەلەری تایبەت بەخۆیان هەیە بگرە تابلۆی وایتیایە بە هەزاران دۆلار دانرا و ئەشفرۆشرێت و گرنگی هەیە لە وڵاتانە. ئێمە ژەمانەی وەکو شێوەکاران ئاستەکانمان بەرینە پێشەوە لە کوردستان بایەخ و ڕۆڵ و گرنگی خۆی هەبێت. زۆر باشە وەکو ئەیبینین کە پێشانگاکە بۆ پێشمەرگە بوو و ئێوە باسیەوەتان کرد ڕۆڵی پێشمەرگەش بەدەربخان لە ناو پێشانگاکەتانە ڕەنگە ئامانجی کەش هەبێت لە پشتی ئەمکردنەوەی ئەم پێشانگەیە هیچ ئامانجێکی کە هەبێت کە ئێمە باسمان نەکردبێ. ئێمە وەکو گروپی هونەری کوردستان پێش ئەوەی چۆنەڵی زۆر خۆشە ئینسان کاتێکە هەر ئیشێگەکات لە هەر بوارێکە پێش قازانجی خۆی قازانجی خەڵکی ئەمە زۆر مهمە بەڕاستی لە بۆ هەموو ئیشێک ئەمە ڕاستە. یعنی کاتێک کە ئینسان دەست ئەداتە هەر کارێک پێویستە جارێ ئایا بزانێت تا چەند سوود بە خەڵکی ئەگەێنێ. کردنەوەی ئەو پێشەنگایە بۆ ئێمە یعنی بەقەت هەزاران دۆلار بۆ ئێمە خۆشە و دڵخۆشە و چۆنەڵی شێوەکاران ینی مرتاحن بەوەی کە خزمەتێکیان کردو بە چینێک کە ناوی پێشمەرگەیە پاراستنی خەڵک و خاکی نیشتیمان لە ڕێی ئەوانەوەی بەڕاستی ینی قەی چێکە بە ساڵ بە ساڵ ڕۆژانە مەعرەز ئەکرێتەوە پێشەنگا ئەکرێتەوە بە تایبەتی لە شاری سلێمانی زوو ئەبینین پێشەنگا ئەکرێتەوە بەداخەوە هەر ڕسمە و دەمیساوی ئینسانە و هەر شاخ و داخ و ئەوانەی قەیچێکە بە پێشەنگایەکیشە بێ تایبەت و پێشمەرگە کە خزمەت بەو چینە بکات. بێگومان ئەوە بیرۆکێکی زۆر باش بوو بۆ خزمەت بە پێشمەرگە ئەوان هەمیشە سەربازێکی هون کە لە پشتی سەنگەرەکانەوە بۆ پاراستنی ژیان و سەر و ماڵی ئێمە و هاوڵاتیان بێگومان ئەوە جێگەی دەستخۆشیە. کاکدان ئامێت بە کورتی باسێک ئەوە بکەیت کە ئامانجی دیکەتان چییە لە کۆتاییدا چی پلانێکتان هەیە وەکو گروپەکەتان و لەگەڵ ئەوەشدا ئەگەر شتێک هەبێت ئێمە باسمان نەکردوە فەرمووتەوە توانی باسی بڵێ. ڕاستیەکەی کۆی با بڵێن قسەکان گرنگەکەی ینی چۆنڵێ ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە لە ماوەی 4 مانگە ئەم گروپە دامەزراوە توانیەتی دوو مەعرەز دوو پێشەنگا بکاتەوە ینی زۆر گرنگە بەڕاستی بتوانێت کەسێک گروپێک لایەنێک ڕێکخراوێک بتوانێت لەسەر حسابی خۆی بەخۆ بەخشی ڕاستە هاوکاری هەیە ناڵێم نییە بەڵام هاوکاریەکە چۆنڵی بۆ نمونە ئەگەر بڕێکی تێ بچێت مەسەن ئەڵێ مەسەن ئەم پێشەنگایە ئەوەنەی تێچێت بەداخەوە یعنی چەنێ بەدەمتەوە بێن ئەو پەڕی ئەگەر بگاتە نیوە دەبێتەوە نیوەکەی تر لە جیرفانی خۆت و مەسەرەن شێوەکارەکان دابین بکرێت خۆی هەر وایە لە ئێستاە شێوەکاران بە ئەم ڕاستیە ئەمە ناشاردرێتەوە. بەڵام ئەوەی کە گرنگ و مهمە ینی ئێمە لە ماوەی 4 مانگام ئیشانەمان کردو و دوو پێشەنگامان کردوێتەوە خۆی هەموو ئیشێک لە دنیاە دەبێت تۆ زارێ ئیش دیشان بدەی پاشان خەڵک احترافت پێ بکات چونکە ناکرێ بڵێ من باشم هیچت نیشان نەدابێ. ئێمە ژوا بە زەرورمانزانی لە ڕێی پێشەنگاوە و پاشان چۆنڵی پێشەنگای تایبەت بە پێشمەرگە پەیوەندی بە تاکی ئەم هەرێمی کوردستانەوە هەیە پێشمەرگە واتە شتێک نییە تایبەت دوێ بە چۆنەڵی کەسێک دیاریکراوە بێ و ئەوە لەبەرەوە ئێمە کۆڕمانە بێت سمینارمانە بێت خولمانە بێت لە داهاتوە لە هاوینە زۆر بەرنامەی ترمان هەیە کە لە 2020 تا ئینشەڵات تەطبیقێکن و جێبەجێکن گرنگ ئەوەیە ئێمە بتوانین چۆنەڵی ڕۆڵی کاریگەرمان هەبێت لە شاری سلێمانی بە تایبەتی کە ئێمە چۆنەڵی ئێمە گروپێکی بچووکین ینی بەڕاستی ینی گروپ ئیشەکانی ئێمە لە گروپ دەرچوە هەتا بە ینی بە قسەی ئەو کەسانی کە شێوەکارن ئەوانەی کە شارەزایەکی باشیان هەیە ئەوە ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبوو لە ڕابردووە و تویانە ئەم ئیشانەی ئێوە لە ئاستی گروپ دەرچووە لە ئاستی ڕێکخراوەیە بەڕاستی ینی چکە
ئەمی شانە ینی 150 تابلۆ بەیەکجار نمایش کرێ بەڵێ بەڕاستی ینی جێ ئەوەیە ئێمە خزمەت بە خەڵکی خۆمان بکەین شانازیە بێگومان ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین دووبارە دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێ و هیواخوازین کە بەردەوام بن زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە میوارە ستۆدیۆکە ڕازاوەتر کردین دەستەکانە خۆش بن. یەکێتی نووسەرانی کورد یۆبڵی زێڕین 50 ساڵ بەردەوامی کۆڵنەدانین لە راپۆرتێکدا هاوکارانمان بۆیان ئامادەکردین ئەیبینین فەرمون. یادی 50 ساڵی دامەزراندنی یەکێتی نووسەرانی کورد لە قیسلەمانی کرایەوە. یۆبڵی زێڕین بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە نووسەران و کەسایەتە دیارەکانی ئەم شارە بەرزڕاگیرە. هەنگێکی خنزیلانەمان ڕێخستووە بە بۆنی تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی نووسەرانی کووردا لە دەی شوباتی ساڵی 1970 و بە هیمەتی سەرکردەی گەورەمان جەنابی مامجەلال یەکێتی نووسەرانی کووردا مەزرا لەگەڵ کۆمەڵێک دەستکەوتی ترا وەکو زانکۆ سلێمانی وەکو ئەوەی کە دهۆک بوو بە پارێزگا یەکەم جار بوو لە مێژووی کووردا ڕێکخراوێکە بێت بۆ کۆکردنەوەی نووسەران لە چوارچێوەی یەکێتی نووسەرانی کووردا و لەو 50 ساڵە نووسەری کورد ڕۆڵی گەورەی هەبووە لە هەموو کایە نیشتیمانی و کۆمەڵایەتی و ئەدەبیەکانە. بێگومان هەمومان نەزانین کە یەکێتی نووسەرانی کورد یەکێتیە بووە لە ناو نووسەران و شاعیران و هەموو ئەو بوارانی کە دەربارەی نووسینی کوردیە لەم یەکێتیا کۆبوونێتەوە کە نزیکەی 50 ساڵە لە هەموو سەردەمەکانە وەکو سوارێکی وەکو سوارچاکێک وەکو پێشڕەوێک پێشڕەوی میلەتیان کردووە. لەو مەراسیمەدا چەندین چالاکی هونەری بەڕێوەچوو تیایدا ژمارەیەک لە نووسەرانیش خەڵات کران. یادی تێپەڕبوونی 50 ساڵەی دامەزراندنی یەکێتی نووسەرانە لێرە ئێمڕۆ مەراسیمەکە ئەوەی یادی دروستبوونیەکەینەوە باسی ئەو شێوازاکرێک کە هاتۆتە ئاراوە لە دوایەوەشە کۆمەڵی بەرنامەی تایبەتی تیا هەیە و کۆمەڵێ خەڵاتی ڕێزلێنانی تایە بۆ چەند کەسایەتێکی نووسەران لە لقاکەمانە. بەدەر لەو تێبی نووسەرنجانەی ئێمە هەمانە لەسەر یەکێتی نووسەرانی کورد لە قۆناغی ئێستا نابێ ئێمە گرنگجی و پێگەی یەکێتی نووسەرانی کورد هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەتا ئەمڕۆ دیدە وەربگرین. بمانەوە نەمانەوە یەکێتی نووسەران لە زەمانێکی زۆر باشە توانیوێتی کاریگەری هەبێت لەسەر بە ڕۆشنبیریکردنی کۆمەلگای ئێمە. بۆ ئەمەش چەندین قەڵەمی بوێر هەمیشە بەردەوام لە پێشڕەویا بوون لە هەوڵ و ماندووبوونا بوون بۆ ئەوەی با بڵێن مەشخەڵی بە ڕۆشنبیرکردنی کۆمەلگا نەگوژێتەوە و دائیمەن بەدەستیانەوە با بڵێن جۆرە لە جۆرەکان گرنگی خۆی هەبێ. ساڵ بەرزەوامی و کۆڵنەدان دروشمی ئەم ساڵی مەراسیمەکە بوو کە ئاماژەیە بە نیو سەدەخەبات لە پێناو بەرەو پێشچوونی ئەدەبی کوردی نووسەران بێماندووبوون بەردەوامن و خزمەت دەکەن. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. هیوای سەرکەوتنیان بۆ خوازین و سپاس بۆ هاوکارمان ژین عەبدوڕەحمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. ڕێکخراوی چەتر بۆ گەشەپێدان بە ناونیشانی کتێب باشترین هاوڕێمە
کۆتایی هێنا بە پێشبڕکێی خوێندنەوەی کتێب بۆ 30 کچی و کوڕی شاری کۆیە. هاوکارانمان راپۆرتەکان ئامادە کردووە، پێکەوە بینەریە بین و بەردەوامە بین. با ناونیشانی کتێب باشترین هاوڕێمە ڕێکخراوی چەتر بۆ گەشە پێدان کۆتاییان هێنا بە پێشبڕکێکی خوێندنەوەی کتێب کا بۆ 30 کوڕ و کچی شاری کۆیە ڕێکیان خست بوو. لە مەراسیمێکیشدا ڕێزێنان و دیاری ڕێکخراوەکەیان بەخشیە بەشدار بووان. دیارە لە درێژەی چالاکیەکانی ڕێکخراوی چەتر بۆ گەشە پێدان لە وەرزی نوێی ساڵی 2020دا پرۆژێکمان ڕاگەیاند بە ناوی پرۆژەی کتێب باشترین هاوڕێمە. لەم پرۆژەیەدا کە خوێندنەوە بۆ کتێبی نووسەرێکی جیهانی دەکرێت، مەرزنی نووسەرەکە ناوخۆی بێ، بەڵام ئێمە دیارە لە قۆناغی یەکەمدا ئەم وەرزە 30 بەشدار بوومان هەبوو. ئەمڕۆ کۆتایی ڕێوڕسمەکە و تێدا خەڵاتی یەکەم و دووم و سێم و سەرجەم بەشدار بۆکانمان کرد و لە ئایندەشدا ئەو پێشبڕکێ دەبینە سنووری ناحیەکانی سنووری شاری کوێ بە هیوای ئەوەی کە کللتوری خوێندنەوە دووبارە زیندووکەین و هەروەکو چۆن لە سنووری شاری کوێ شاری ئەدەب و ڕۆشنبیری وە زیاتر گرنگی بۆ بارە بدەین. پیرەمێرد و دەریان ناوەڕۆکی کتێبەکە بوو لاگەڵ فیلمێکی دیکۆمنتاری کە بەشدار بووان پێشبڕچیان لەسەر دەکرد و لە ماوەی 3 ڕۆژدا لیژنەی هەڵسەنگاندن 3 یەکەمەکانی دیاری کرد. حەزەکەم پێشەوە قسە لەسەرەوەکەم یەکشت بەڵام ناونیشانی پێشبڕکەی کە دەڵێ کتێب باشترین هاوڕێیە، ینی هاوڕێمانە فعلەن باشترین هاوڕێمانە کتێب، بەڵام لە واقعی ژیانی ئێمە ئەوڕۆ ئەوەندەی تەکنەلۆژیا بوویتە هاوڕێکی نزیکی ئێمە، ئەوەندە کتێب دوورکەوتیتەوە بە جۆرێک لە ئێمە، ینی جۆرێک لە ئاڵۆزی دروست بووە لە ژیانی تاکرد تێکچوونی هاوسەنگی دەرونی بەهۆی تەکنەلۆژیا ئەوانە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕەفاقەتی و ئاها نزیک بوونەوە لە خوێنەوەی لە کتێب ئیسیفادەی زیاترەکەین. دەستخۆشی لە ڕێکخراوی چەتر دەکەم بۆ گەشەپێدان بۆ ڕێکخستنی ئەم پێشبڕکەی جوانە، ململانەیەکی جوان لە نێوان بەشداربووەکان لە پێنا و خوێندنەوەی کتێب. ینی کتێب پێشبڕکەی لەم جۆرە زۆر پێویستە بۆ کتێب بکرێت بۆ ئەوەی خوێندنەوە زیاتر ببێت بە کللتور لە نێو کۆمەڵگای ئێمەدا. کتێب یەکێکە لەو ئامڕازانەی کە هەمیشە مرۆڤ لە هەموو بوارەکانی ژیانی زانیاری زیاتری لێ دەستەبەر دەکات. لە ئێستاشدا تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارن بۆ دوورکەوتنەوەی نێوان کتێب و خوێنەر. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیە. هیوای سەرکەوتن بۆ ڕێکخراوی چەترە خوازین، هیواخوازین سەرجەم ڕێکخراوەکان و لایەنەکان بەردەوام بن لە گەشەپێدان بە تواناکانی گەنج، بۆت بەتایبەت خوێندنەوەی کتێب و بە کولتورکردنی خوێندنەوە لە نێوان گەنجدا. و سپاس بۆ ئێوەش هەتاکو ئێستا بینەرمان بوون، و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە زێت مۆدەیە لە گەڕێکی ئاشتی خوارشیرینی تابان. هەتاکو ئێوارەیەکی دیکە و لە پرۆگرامێکی نۆدا بە دیداری ئەوەی ئازیز شادەبینەوە ماڵاوە.